ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە یەکێک لە هەستیارترین و گەرمترین و ستراتیژیترین ناوچەکاندا ئەندرێ لە نەخشەی جیهاندا. دیارە بەر لە بەکارهێنانی زاراوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، زاراوەی ڕۆژهەڵاتی نزیک یاخود ڕۆژهەڵاتی ناوین بەکارهێنراوە لەلایەن وڵاتانی ئەوروپاوە، ئەوش بەهۆی دووری وڵاتانی ڕۆژهەڵاتی دوور کە دەکەوێتە کیشۆری ئاسیا و بریتیە لە چین و ژاپۆن و هەردوو کۆریای باشوور و باکوور و مەنگۆلیا و ڤێتنام و وڵاتانی دیکەش بەراورد بە ڕۆژهەڵاتی دوور ئەم ناوچەیە ناونراوە ڕۆژهەڵاتی نزیک کە خۆی دەبینێتەوە لە وڵاتانی پاشماوەی دەوڵەتی عوسمانی. ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو زاراوە بۆ یەکەم جار لەلایەن ئەلفرێد تارماهان ئەفسەری باڵای هێزی دەریایی ئەمریکا لە ساڵی 1902دا بەکارهێنراوە کە خۆی لە 12 دەوڵەتی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەگرێتەوە. ڕووبەری ئەم ناوچەیە 7,200,000 کیلۆمەتر چوارگۆشەیە کە دەکاتە کۆی ڕووبەری جیهان لە 1.4 کۆی ڕووبەری جیهان پێک دێنێ. دیارە گرنگی مێژووی هەیە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ پێی کە لانکەی زۆربەی شارستانێتە دێرینەکانی مرۆڤایەتیە هەر لە شارستانێتی سۆمەری ئەکەدی بابلی کە دەکەوێتە وڵاتی ڕۆخی ڕووبارەکە نیل و دیژلە و فرات، هەروەها شارستانێتی فینیقی لە شام، هەروەها شارستانێتی فرعونی لە میسر، شارستانێتی سەبە لە وڵاتی حەزرەمەوت کە یەمەنی ئەمڕۆ دەکات، هەروەها شارستانێتی فارس کە وڵاتی ئێران دەکات. دیارە زۆربەی ئاینە ئاسمانی و ئاینەکانی دیکەش لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە سەریان هەڵداوە. بە پلەی یەکەم ئاینی ئیسلام، ئاینی جوو، ئاینی کریستیانەکان و ئاینی زەردەشتی و بەهائی و ئێزیدیەکانیش لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە سەریان هەڵداوە. لە ڕووی نەتەوە و زمانەوە چەندین پێکاتەی نەتەوەی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستان لەسەر هەمویانەوە نەتەوەی عەرەب، کورد، فارس، تورک و هەروەها چەندین نەتەوەی دیکەش لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستان. لە ڕووی ستراتیژی ئاویەوە چەندین گەروی ستراتیژی ڕێڕەوی ئاوی دەکەوێتە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بە پلەی یەکەم گەروی هورموز کە بە شادەماری ئابووری نەوتی جیهان لە قەڵم دەدرێت دەکەوێتە باشووری ئێرانەوە کە دەکەوێتە ناو کەناراوەکانی کەنداو. ئێران پێی دەڵێ کەنداوی فارسی، وڵاتانی عەرەبیش پێی دەڵێن کەنداوی عەرەبی. گەروی بابلمەندەب هەیە کە یەکێکە لە گەروە زۆر هەستیار و ستراتیژیەکان کە دەکەوێتە ڕۆژئاوای وڵاتی یەمەنەوە. هەردوو کیشوەری ئاسیا و ئەفریقا پێکەوە دەبەستێتەوە. لەگەڵ ئەوەشدا گەروی یاخود ڕێڕەوی ئابی کەناڵی سوێسمان هەیە لە وڵاتی مسر کە کورتترین ڕێگایە لە نێوان ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی ئەوروپا. بە شێوەیەکی گشتی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە یەکێک لە دەوڵەمەندترین ناوچەکانی جیهاندا ئەندرێت لە ڕووی سامانی سروشتی و وزە و هەروایە دەگی نەوت و غازەوە کە کۆی گشتی لە 148 بۆ 50 یادەگی نەوت و غازی جیهانی دەکەوێتە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە هەر بەهۆی دەوڵەمەنیەوە بە سامان و کانزا بە نرخەکان و هەروەها وزە و نەوت و غاز. ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەردەوام خاڵ و ناوەندی ناکۆکی و ململانی سەربازی دەوڵەتە زلێزەکانی جیهان بووە لە مێژووی دێرین و هەروە مێژووی نوێژدا. دەوڵەتە زلێزەکان بەردەوام هەوڵ ئەدەن کە بە تەواوەتی کۆنتڕۆلی ئەم ناوچەیە بکەن و هەژمونی خۆیان بسەپێنن بەسەر ئەم ناوچەیە بەهۆی دەوڵەمەنی ئەم ناوچەیە بە سامانی سروشتی و زە و هەروە نەوت و غاز و کانزا بە نرخەکان.